یەکەمین کۆنفرانسی مەریوانناسی دوای 2 ڕۆژ و پێشکەشکردنی 23 وتاری زانستی لە شاری مەریوان کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. ئەم کۆنفرانسە کە بە ئامانجی ناساندنی زیاتری تایبەتمەندیەکانی شاری مەریوان لە ڕووی ئەدەبی و مێژوویی و ئابووری و گەشتیاری و کەلتوریەوە بەڕێوەچوو لەلایەن ڕۆشنبیران و نووسەرانەوە پێشوازیەکی باشی لێکرا و بە دەرفەت و هەنگاوێکی باش لێک درایەوە کە ئەتوانێت لە گەشەی زیاتری ناوچەکەدا ڕۆڵی بەرچاو ببینێت. لە ڕێوڕسمی کۆتایی کۆنفرانسی مەریوانناسیدا عوبەید ڕۆستەمی بەڕێوەبەری گشتی کەلتور و ڕۆشنبیری پارێزگای سنە لە وتەیەکدا بەڕێوەچوونی کۆنفرانسی مەریوانناسی بە گرنگ وەسف کرد کە ڕۆڵی دەبێت لە ناساندن و پێشکەوتنی زیاتری مەریوان و کوردستان. ئێمە وەک کەسێکە لە بنەمای تاریخا حوزورمان بووە ئەشێ خۆمان بناسن و لە بۆعدێکترا خۆمان بە دیگەران بناسێنین. ئەمە ممکن نییە مەگەر ئەوەی کە شناختی دەقیقمان لە خۆمان بێ، لە تاریخە خۆمان، لە مێژووی خۆمان، لە فەرهەنگە خۆمان، لە زوانە خۆمان، لە ئاداب و ڕسوومە خۆمان. تایبەتمەندیەکی کۆنفرانسی مەریوانناسی ئامادەبوون و بەشداری وەفدێک لە نووسەران و مامۆستایانی زانکۆ لە هەرێمی کوردستانەوە بوو کە هاوکات گرنگی مەریوانی وەکو شارێکی سەرسنوور بۆ هەردوو بەشی کوردستان نیشاندا. شاری مەریوان شارێکی فرە کەلتورە، فرە ڕەنگە و ئەوەی جێی سەرنجە ئەم شارە لە چاو ئەوەی کە کەوتۆتە مەرز و ناوچێشی دوورە دەست لە ئێران لە ڕووی فەرهەنگی و کەلتوریەوە زۆر دەوڵەمەنە و ئەگەر بەراوردی بکەین بە زۆر شار و شارۆچکەی تری ڕۆژهەڵاتی کوردستان شارێکی زۆر پێشکەوتووە. نووسەران و مامۆستایانی زانکۆی بەشداربوو لە یەکەمین کۆنفرانسی مەریوانناسیدا ئەم کۆنفرانسە بە کۆنفرانسێکی سەرکەوتوو وەسفەکەن و هیوادارن لە ساڵانی داهاتوودا کۆنفرانسی زیاتر لەسەر مەریوان و ناوچەکە بەڕێوە بچێت. زۆر گرنگی هەیە کە ئێمە وە پێشم خۆشە و هیواداریژم وابێ کە سیمینارهای دووهەم و سێوەم 2 ساڵ بێت 3 ساڵ بێت بەڕێوە بچێت. شتایەکە دڵنیا مەکاتەوە لەوە ئەوەتە ئەمدانە پێشوازی خەڵک زۆر باش بوو. یەکەم کۆنفرانسی مەریوانناسی بووە دەرفەتێکی باش بۆ ناسین و ناساندنی زیاتری مەریوان وەکو شارێکی فەرهەنگی و گەشتیاری و ئابووری. چاوەڕوانی خەڵک و چاودێران و ڕۆشنبیرانیش ئەوەیە کە ئەم کۆنفرانسە کاریگەر بێت لەسەر پێشکەوتنی زیاتری مەریوان و ناساندنی زیاتری بە دەرەوەی خۆی. سامان سلێمانی، کورتسات نیوز.